نەشئەت ئەکرەمی یاریزانیانەی هەولێر بە شێوەیەکی چاوەڕوان نەکرا و بڕیاریدا واز دیاریکردن بێنێت. دوای 15 ساڵ یاریکردن درنگانێکی دوێنێ شەو نەشئەت ئەکرەم یاریزانیانەی هەولێر لە ئاکاونتنی خۆی لە تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک بە شێوەیەکی چاوەڕوان نەکرا و بەهۆی هۆکاری تایبەت بە خۆی و خێزانەکەی بە شێوەیەکی کتوپڕ بڕیاریدا واز دیاری تۆڵ پێ بێنێت و ماوەی 21 ڕۆژە گەڕاوەتەوە ماڵەکەی خۆی لە دانیمارک بەبێ ئاگادارکردنەوەی یانەی هەولێر. ئەو یاریزانە ماوەی مایەک و نیوە بۆندی لەگەڵ هەولێر واژوو کردو و تەنها 2 یاری بۆ ئەنجام داوە لە جامێکێتی ئاسیا. بەڵام یانەی هەولێر هیچ مافێکی دارایی لەسەر ئەم یاریزانە نییە، چونکە بۆندەکەی بێ بەرامبەر بوو لەگەڵ هەولێر و تا ئێستا هەڵوێستی کارژێڕی یانەی هەولێریش ڕوون نییە. نەشئەت لە 12 سپتەمبەر 1982 لەدایک بوو و سەرەتای یاریکردنی دەگەڕێتەوە بۆ ساڵ 1996 لە یانەی قووەجەویە و لە خولی عراق یاری بۆ یانەکانی جەویە و زەورا و سەلاحەدین و شورتە کردووە و لە تەمەنی پیشەگەریشیدا یاری بۆ نەسر و شەبابی سعودی و عینی ئیماراتی و تیڤینتی ئەنشیدەی هۆڵندی و نەسری ئیماراتی و غەڕافە و لەخوای قەتەری ئەنجامدا و لەگەڵ هەڵبژاردەی عراقیش 12 ساڵ یاری کردووە کە 113 یاری ئەنجامدا و خاوەنی 7 گۆڵە و لەگەڵی بۆتە خاوەنی جامی نێتەوەکانی ئاسیا لە 2007 و لە 2004 چوارەمی ئۆلۆمپیاتی ئەسینە.